ئابووری ئەڵمانیا گەورەترین ئابووری ئەوروپا. ئەڵمانیا بڕیاری داوا ببێتە خاوەنی زەبەلاحترین سوپا لە ئەوروپا. توانای ئابووری و توانای پیشەسازی ڕێگەی بۆ خۆش دەکەن بگاتە ئەم ئامانجە. ئەڵمانیا لە ڕووی ئابووریەوە کۆی داهاتی ناوخۆیی نزیکەی لە 4 تریلیۆن و 606 ملیار دلار. ئەم ژمارە زەبەلاحەوە دەکات ئابووری ئەڵمانیا گەورەترین بێت لە کۆی 44 دەوڵەتی ئەوروپی. بەرلین دەیەوێت لە ڕووی سەربازیەوە سوود لەم سامانە وەربگرێت و پلانی داناوە هەتا ساڵی 2029 بۆ هەر ساڵێک بڕی 153 ملیار یۆرۆ تەنیا بۆ بەرگری خەرج بکات. لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ئەڵمانیا ژمارەی وای بەخۆ نەدیوە. ئەمڕۆ ئەڵمانیا خاوەنی یەکێک لە گەورەترین سوپاکانی ئەوروپایە کە لە 200,000 سەربازی پێکاتووە. لەناو ئەوانەدا 55,000 سەرباز تەمەنیان لە نێوان 18 بۆ 25 ساڵدایە، کەواتە سوپایەکی گەنجی هەیە و ئەمەش بۆ هەر سوپایەکی جیهان زۆر گرنگە. ڕاستە ئەڵمانیا لە پیشەسازی جەنگ زۆر هاتەتە دواوە بەهۆی ئەو کۆتوبەندەی خراپبووە سەری، بەڵام وڵاتێکە خاوەنی مەرسیدس و BMW و ئاودی و کۆمپانیای گەورە و پیشەسازی زەبەلاح بێت هیچ بۆی زەحمەت نییە زوو بگاتەوە ئاستی پێشبڕکێکە. جموجۆڵی ئەڵمانیان لە ئێستاوە ئەوروپای ترساندووە چونکە ئەوان مێژوویەکی ڕەشیان هەیە لەگەڵ ئەڵمانیایەکی پڕچەک کە هیچ کات دراوسەیەکی باش نەبوو.